سەرباری ئامادەکاری هێزی پێشمەرگە بۆ کۆنتڕۆڵکردنەوەی حەویجە کە بە یەکێک لە مەڵگە سەرەکیەکانی داعش لە عێراق ژمار دەکرێت هەوڵێک هەیە بۆ دواخستنی ئۆپەراسیۆنی حەویجە کە ئەگەریەوەی لێ دەکرێت کۆنتڕۆڵکردنەوەی حەویجە بخرێتە دوای ڕزگاکردنەوەی مووسڵەوە. لە ڕووی پلان و نەخشە سازیەوە و لە ڕووی پێداویستی و لۆجستیکی سەربازیەوە هەموو شتێکمان تەواوە بۆ تەنسیقی تەواومان لەگەڵ هێزانەکانی عێراقا هەیە و ئێمە پێمان وایە مەسەلەی حەویجە مەسەلەیەکە کە زۆر بە گرنگی وەرگیراوە لەلایەن هاوپەیمانان و هێزی قووەی جەوی عێراقی و سوپای عێراق و هەشتی شەعبی و هەشتی وەتەنیش هەم و هێزی پێشمەرگەی کوردستان لە شوێنانی خۆیەوە بەشداری خۆیەکات و بۆیە من شەڕی حەویجە تەنها مەسەلە کاتە جینا بە قورسی نابینە لەوا چێ خاترگرتنێک هەبێ بۆ ئەمریکیەکان بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا لە گۆڕێ و مووسڵ ڕەنگە بکرێتە دیاری ئەو مەسەلەیە بۆیە من ئێستا زۆر لام ڕوون نییە کامیان دەبیان نات. سەرۆکی لیژنەی ئەمنیشتی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕای دەگەیەنێت دواخستنی ئۆپەراسیۆنی ڕزگاکردنەوەی حەویجە کاریگەری نەرێنی بۆ سەر مووسڵیش دەبێ و پێشمەرگە ناتوانێت پێشڕەوی بکە بەرەو مووسڵ لە سنووری حەویجەوە. ئێستا بۆتە دۆمەڵێک لەسەر سینی کەرکووکیەکان و ئەبێتە پاڵپشتێک کەوا وەختێوان داعش لە پشتیانەوە بێ چۆن نتوانرێ شەرکرێ هێزێکی دژمن لە پشتەوە بێ تو شەڕی مووسڵ بکەی ئەمە نەگونجاوە لە ڕووی استراتیجێتی عسکەریشەوە نابێ و خەڵکانی بیانوێت دوای بخەن یان مووسڵ بکەنە دەستدەگوڵێکی خۆیان ئێرە هەمال بکەنە مشتێکی زۆر خراپە دووجار خراپە زۆر گرنگە ئەم سنوورانە هەمووی پاک بکرێتەوە بۆ ئەوەی لولەی تفۆنکان هەموو ئاراستەکان بەرەو مووسڵ بێ ئەوە تا بینین خەڵکێک مەشغوڵ بێ بێرەوە و پێشمەرگە نەتوانێ هەر هەمووی بەشدار بێ ئەوانەی لێرە ناتوانن بجوورێن لەبەرەوەی جوڵانەوەی عسکەری تاوەکو داعش لەم سنوورانە بێ ناتوانێت هێزی پێشمەرگە بەجێ سنووری کەرکووک بەجێ بێڵە بچین شەڕی داعش بکەن لەوێ. بە بۆچوونی شارەزانی کاروباری ئەمنی و سەربازیش کۆنتڕۆڵکردنەوەی حەویجە دەبێتە دەواازێکی گرنگ بۆ ڕزگاکردنەوەی مووسڵ و بە پێی زانێرەکانی کورسات نیوزیش دەستێکەیە بۆی کۆنتڕۆڵکردنەوەی حەویجە بخرێتە دوای مووسڵەوە. عومەر غەریب، کورسات نیوز، باشووری کەرکووک.